بەناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بە پایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم و لەسەر ئەهل و بەیت و یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کەوتە زەمان. برایانی عەزیز و خۆشەویستم، لە پرۆگرامی زاد قۆناغی یەکەم بابەتی تەزکیە و پەروەردە گەیشتوینەتە حقوق العامل ورب العمل. طبعا لا بريها فتاو شوارع ما مستسوران بابي خوانيت ان شاء الله دسكن بشرح كردني. حقوق العامل ورب العمل. العمل هو قوام الحياة ولا يستغني عنه الناس، لا العامل ولا رب العمل. ولذلك فإن الأنبياء الذين هم أفضل خلق الله عليهم الصلاة والسلام قد عملوا، فقد عمل آدم بالزراعة، ونوح بالنجارة، وداود بالحدادة، ومحمد صلى الله عليه وسلم برعي الغنم والتجارة. لذلك جاء الحث على العمل والسعي عليه، فقال النبي صلى الله عليه وسلم: لئن يأخذ أحدكم حبله ثم يغدو إلى الجبل فيحتطب فيبيع فيأكل ويتصدق خير له من أن يسأل الناس. أخرجه البخاري. وبين العامل ورب العمل من الحقوق الكثير، لذا وجب بيانها. بەڵێ ئێمە بابەتی ئەمڕۆمان مافەکانی کرێکار و خاوەنکار. طبعا بەڕێزان هەر لە سەرەتای عنوانەکەەوە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی وەسەطیەت ئێمە زۆر جار باسمان لەسەری کردووە، ئاینی مامناوەندە. حساب چۆن حساب بۆ کرێکارەکە و بۆ مافەکانیەکە، بە هەمان شێوە حساب بۆ خاوەنی کارەکەشەکات و بۆ مافەکانیەکە. بەرنامەی شوعیەت جەخت لەسەر مافی کرێکارەکە، بەڵام مافی خاوەنکار ئێمالەکە. بەرنامەی ڕائسمالیەت سەرمایەداری جەخت لەسەر مافی خاوەنکارەکە، بەڵام گرنگی زۆر بە مافی کرێکار نادا. یعنی مافی خاوەنکاری لا گرنگترە تا مافی کرێکار. بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام هەردووی لە تای ترازووە وەکو یەک تەماشاکە بە هاوسەنگی، بۆیە ئێمە هەردووی بەیەکەوە باسەکەین. طبعا کارکردن خۆشەویستەکان ژیان لەسەر کارکردن ڕائەوەستێ و خەڵکیش ناتوانن واز لە کارکردن بێنن، نەکرێکار و نەخاوەنکاریش. بۆیە سەیرەکەی پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لێبێ کە ئەفزەلی خەڵقیش بوون ئیشیان کردووە. تەماشاکەی ئادەم عەلەیهی سەلام زەرعاتی کردووە، کشت و کاڵ، یعنی ئیشی لە زەرعات کردووە. نوح عەلەیهی سەلام ئیشی لە نیژارە کردووە، یعنی لە دارتاشی. داود عەلەیهی سەلام ئیشی حەدادی کردووە، ئاسنگەری. محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، موسا عەلەیهی سەڵات وەسەلام شوانیان کردووە، مەڕداری، شوانی مەڕ. و هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تجارەتیشی کردووە. بۆیە لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم هان لەسەر ئەوە ئەدا کە ئینسان کار بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر کەسێک لە ئێوە پاچێک و تەورداسێک و حەبلێک لەگەڵ خۆیان ببە، لەو شاخە بڕێدار ببڕێ، کۆڵێدار ببڕێ و بیهێنێتەوە بیفرۆشێ، ژیانی خۆی لەسەر ئەوە دابین بکە، معیشەتی خۆی لەسەر ئەوە دابین بکە، زۆر لەوە چاکترە کە چی بکە کە دەست لە خەڵکی پانکاتەوە. بۆیە ئیشکردن شتێکی زۆر چاکە و لەبەر گرنگی ئەم بابەتە و لەبەر ئەوەی مافی کرێکار و مافی خاوەنکارمان هەیە لە ئیسلامە، پێویستە بۆ هەموو لایەک ڕوون بێ تاوەکو هەر کەسێک مافی خۆی بزانێ و مافی بەرامبەرەکەشی بزانێ. مافی خۆی بزانێ بۆ ئەوەی داوای کە، و مافی بەرامبەرەکەشی بزانێ بۆ ئەوەی بۆی دابین کە، دەستەبەری کا بووی. بەڵێ ئێستا یەکەم جا باسی مافی کرێکارەکەی. أولا حق العامل. عدم تكليف العامل فوق طاقته. فقد قال صلى الله عليه وسلم: إخوانكم خولكم، أي الذين يخولون أموركم ويصلحونها، جعلهم الله تحت أيديكم، فمن كان أخوه تحت يده فليطعمه مما يأكل وليلبسه مما يلبس، ولا تكلفوهم ما يغلبهم، فإن كلفتموهم فأعينوهم. رواه البخاري. یەکەم مافی کرێکار ئەوەیە کە ئینسان بارێک نەداتە سەریا لە توانای خۆیان نەبێ، یعنی ئەوە نەبارە بەیتە سەریا کە لە توانای خۆیان هەبێ، زوڵمی لێ نەکەی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم: براکانتان کە لە ژێردەستی ئێوەیان شاگردی ئێوەن، کارەکانی ئێوە ڕائەپەڕێنن،
خوای تعالی خصوصیانە تەژێر دەستی ئێوە هەر کەسێک لێوە ئەگەر برایەکی مرۆڤی برایەکی ئینسانی لە ژێردەستیا بوو با لەو خواردنەی باتێکە خۆی ئەیخوا با لەو جلوبەرگەی بۆ بکا کە خۆی ئەیپۆشێ و بارێک نەداتە سەریا کە لە توانایە نییە ئەگەر بارێکی قورس هەبوو با خۆشی یارمەتی بدا سێرەم عەدالەتەکە یعنی بەڕاستی ئەمە قیمەی عەدالەت والله براینە ئەم حەدیثانە پێویستە مامۆسایانی ئاینی زۆر گرنگی پێ بدەن بۆ ئەوەی بۆ خەڵک بسەلمێ بۆ ئەوەی مسلمانان بەرچاو ڕوون بن جارێکان و بۆ ئەوەی بۆ خەڵکیش بسەلمێ کە ئینسان کە ئیسلام مافی هەموو خاوەن مافێکی داوە خەڵکی تر خۆی نەکاتە خاوەنی چینەکانی کۆمەلگا کابرا خۆی کاتە خاوەنی کرێکار لە کاتێکا خۆی زوڵم لە کرێکارەکە بەیانی بەڵێ. ثانيا المعاملة بالحسنى. قالت عائشة رضي الله عنها: ما ضرب رسول الله شيئا قط بيده ولا امرأة ولا خادمة. وقال أنس بن مالك رضي الله عنه خادم رسول الله صلى الله عليه وسلم: كان رسول الله من أحسن الناس خلقا فأرسلني يوما لحاجة فقلت والله لا أذهب وفي نفسي أن أذهب لما أمرني به نبي الله. قال: فخرجت حتى أمر على صبيان وهم يلعبون في السوق فإذا رسول الله قابض بقفاي من ورائي فنظرت إليه وهو يضحك فقال: يا أنيس اذهب حيث أمرتك. قلت: نعم أنا أذهب يا رسول الله. قال أنس: والله لقد خدمته 9 سنين ما علمت قال لشيء صنعت لما فعلت كذا وكذا ولا لشيء تركت هلا فعلت كذا وكذا. بەڵێ معاملەکردن و هەڵسوکەوت لەگەڵ کرێکارە بە چاکی و بە جوانی. عایشە خوای لە ڕازی بێ فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانیان لە هیچ شتێکی نەداوە ینی بەدەستی مبارەکی لە هیچ شتێکی نەداوە و لە ئافرەتی قەت نەداوە و لە خزمەتکاری قەت نەداوە کە لەو کاتە باو بووە لەو دوو کەسە بدرێ. ئەنەسی کوڕی مالک خادمی پێغەمبەر بووە صلی الله علیه و سلم خزمەتی پێغەمبەری کردووە صلی الله علیه و سلم. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو خەڵک ئەخلاق و ڕەوشی جوانتر بووە. ڕۆژێ ناردمێ بۆ ئیشێک یعنی ویستم بیکەم بە گەرموگوڕی گەرەکم بڕۆم وتم ئێستا ئەڕۆم بەڵام کاتێ دەرچوومە دەرەوە لە نزیکی بازار تەماشام کرد مناڵان یاریەکەن وتم دەی منیش تۆ زیاریەکەم لەگەڵ یاناو دوای ئەڕۆم سبحان الله مەشغوڵ بووم جا مناڵ مەشغوڵی ڕۆیە ناو مناڵەوتر ئاگای لە خۆی نامێنێ ئەڵێ کاتێکم زانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو پشتۆ گرتمی وتی ئونەیس تەماشام کرد ئەڵێ زۆر ترسام کە تەماشام کرد ئەوە پێیەکەنێ وتی ئونەیس ئەوە من نەمناردی بۆ فڵان شوێن نەڕۆیتە ئەڵێ وتم ئەچم ئەی پێغەمبەری خوا ئەوە ئێستا ئەچم ئەڵێ واللهی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من 9 ساڵ خزمەتیم کردو لە ڕوایەت هەیە ئەڵێ 10 ساڵ قەت کارێکم نەکردووە پێغەمبەر بڵێ بۆ کردت یا بە شتێک کە وازم لێ نەمکرد بێ بڵێ بۆ نەتکرد. یعنی مەبەستی لێرە باسی ئەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند بەڕەحم بۆ بەرامبەر بە خەڵکی بە تایبەتیوانەی لە ژێر دەستیا بوون وەکو خزمەتکار و خێزان و ئەمانە. ثالثا ألا يبخسه حقه وأن يعطيه أجرته على قدر عمله. فعن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: 3 أنا خصمهم يوم القيامة ومنهم ورجل استأجر أجيرا فاستوفى منه ولم يعطه أجره. رواه البخاري. وعن أبي هريرة رضي الله عنه قال: قال الرسول صلى الله عليه وسلم: أعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه. أخرجه الترمذي وصححه الألباني. بەڵێ سێم حەقی کرێکار نەخوا و لە کاتی خۆیان بەپێی ئەو اتفاقی کە لە بینیانە هەیە ئوجرەکەی باتێ بە قەدەری ئیشکردنی کابرا زوڵمی لێ نەکا. ئەبی هورەیرە فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی سێ کەسێ من لە ڕۆژی قیامەتە بەرامبەریان ئەوەستمەوە. یەکێک لەوانە کابرایە کە کرێکاری کێناوە ئیشی بۆ بکە کابرا بە جوانی ئیشەکەی بۆ کردووە بەڵام ئەم ئەجرەکەی نەداوە کرێکەکەی پێ نەداوە. و لە حەدیثی ترا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم کرێکار بدەن پێشەوەی عرەقی ناوچاوانی وشک بێتەوە. طبعا ئەوە حسب اتفاقەکەی ئەگەر اتفاقەک کرێکە ڕۆژانە بوو ئەوە ئاوایە ئەگەر هەفتانە بوو لەسەری هەفتە بیدا ئەگەر مانگانە بوو لەسەری مانگا بیدا نابێت دوای خات چونکە ئەو کەسە چاوەڕوانی ئەو کرێتانێ لەوانەیە چەندین پرۆژەی دانابێ بۆ ئەوی بگاتە یعنی ئەو پارە بێتە دەستی و پرۆژەکانی جێبەجێکە تۆ هەدمێکە جاری وایە ڕۆخێنی وای پێەکەی تااقەتی ئیشکردنی نامێنێ
بله. رابعا حسن الخلق وعدم أذى العامل، فقد ضرب أبو مسعود رضي الله عنه غلاما له، قال فما شعرت إلا ورجل من خلفي يقول أبا مسعود لله أقدر عليك من قدرتك عليه. قال فالتفت فإذا رسول الله صلى الله عليه وسلم، فقلت يا رسول الله هو حر لوجه الله. فقال صلى الله عليه وسلم لو لم تفعل هذا للفحتك النار يوم القيامة، هذا وهو عبد مملوك فكيف بغيره. ڕۆژ جوانی لەگەڵ کرێکارە و ئازار نەدانی کرێکار. ڕۆژێکیان ئیبن مەسعود یان ئەبوو مەسعود نەک ئیبن مەسعود، ئەبوو مەسعود خوای لە ڕازی بێ سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم غوڵامێکی هەبوو ئیشی بۆیە کرد، یعنی دیارە کۆیلەیش بووە، ئەڵێ لێمدا بەسەر شتێک، یعنی ئەڵێ تەماشان کرد کەسێک لە پشتمەوە پێمی وت ئەبوو مەسعود ئەی نازانی خوای تەعالا بەتواناترە بەسەری تۆوە لەوەی کە تۆ تواناتەیە بەسەر ئەم فەقیرەوە. ئەڵێ منیش بەرم کردەوە تەماشام کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم، وتم ئەی پێغەمبەری خوا ئەوە لەبەر خاتری خوا ئازادم کرد، فەرمووی ئەگەر نەتکردایە ئاگری جەهەنم لە ڕۆژی قیامەتە ئاوا هەڵتەلوشێنێ، جا هەڵلوشانی پێ ئەوترێ لە زمانێکە نازانم لە زمانی ئێمەی گەرمیانێ وای پێ ئەوترێ. ئەمە بۆ عەبدێکی مەملوک، ئەمە بۆ عەبدێکی مەملوک، یعنی ئەمە عەبدە، جا چیژە کەسێکی تر عەبد نییە و کرێکارە لای تۆ، هاتووە موظفێکە لە ژێردەستی تۆیە. بەڵێ. خامسا الاهتمام بالعامل، فقد كان رسول الله صلى الله عليه وسلم يهتم برعاية خدمه حتى امتد اهتمامه بهم لتشمل غير المؤمنين. فقد مرض الغلام اليهودي الذي كان يخدمه مرضا شديدا، فظل النبي صلى الله عليه وسلم يزوره ويتعهده حتى إذا شرف على الموت عاده وجلس عند رأسه ثم دعاه إلى الإسلام، فنظر الغلام إلى أبيه متسائلا، فقال له أبوه أطع أبا القاسم، فأسلم ثم فاضت روحه، فخرج النبي صلى الله عليه وسلم وهو يقول الحمد لله الذي أنقذه من النار، أخرجه البخاري. گرنگیدان بە کرێکار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە گرنگی بە ئەو کەسانی لە ژێردەستیان بە تایبەتی خزمەتکارەکان ئەوەندە گرنگی پیان داوە حتا جاری وا بۆ کافرەکانیشان بۆ وانی غیری مسلمانیش. گەنجێکی یەهودی خزمەتکاری پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم، نەخۆش کەوت، نەخۆشیێکی خراپ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام سەردانیە کرد، بەردەوام ئاگای لێ بوو، هەتا گەنجەکە کەوتە حاڵەتی سەرەمەرگ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو بۆ لای کاتێ بینی حاڵی خراپە دعوەتی کرد، یعنی بانگی کرد بۆ ئیسلام، داوای لێ کرد کە بێ بە ئیسلام، دیارە پێش ئەوە داوای لێ نەکردەوە. ئەماشاکەن خۆشەویستەکانم ئەم حەدیسە طبعا زۆر گرنگە، یعنی پێغەمبەری خوا استغلالی ئەوەی نەکردووە کە ئەم کابرایە ناچارە دێل خزمەتی پێغەمبەرەکە، دیارە احتمالێ بە پارە کردوێتی، پێغەمبەر استغلالی ئەوەی نەکردووە لەو موقفە زوعفەیە بانگێکە بۆ ئیسلام، تا کابرا ئەکەوێتە حاڵەتی سەرمەرگ، ئیتر کۆتاییە و ئیتر ناتوانێت نەجارێتر بێتەوە پێغەمبەر ئەلەو کاتە پێغەمبەر داوای لێ بێ بە مسلمان. ئەویش سەیری باوکیەکە، باوکی ئەڵێ بە قسەی پێغەمبەری خوا بکە، بە قسەی ئەبول قاسم بکە، جا ئەویش ئیمان تێرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوپاسی خواکە کە خوای تەعالا لە ئاگری جەهەنەم پارازویت. سیرکەن خۆشەویستەکەم زۆر گرنگە ئینسانی مسلمان دەرس لە ژیاننامەی پێغەمبەر وەربگرێ صلی الله علیه وسلم. زۆر شت هەیە ئێمە بە عەکسەکەیەوە ئەڕوانین، باوەڕکەن زۆر مەسائل هەیە مسلمانان ئێستا ڕێک بە عەکسەکەیەوە معاملە ئەکەن. سادسا الواجب تمكين العامل من أداء ما افترضه الله عليه من طاعة كالصلاة والصيام والحج وغيره، وليحذر صاحب العمل أن يكون ممن يصد عن سبيل الله فيمنعه من ذلك بدعوى القيام بالعمل. قال تعالى أرأيت الذي ينهى عبدا إذا صلى. بەڵێ یەکێکی تر لەو حەقانەکە پێویستە بدرێ بە کرێکار ئەوەیە مەنعی نەکەی لە فەرزەکانی خوا، لە نوێژ، لە ڕۆژوو، لە ئەوشتانە نابێ مەنعیکەی، لە حەجکردن ئەوەی کە لە توانایە بەپێ عەقدەکە کە هەیە لە بەینە، باسی فەرزەکەین، ئەمە باسی سونەتەکان ناکەین. کابرا بێژە وەڵا ڕۆ نوێژ زوحاکەم، کابرا بڵێ ڕۆمەڵا مەسەلەن نوێژی سونەت 4 ڕکات سونەت بەر لە نیوەڕۆ و 4 سونەت لە دواو، ئەمە نا، باسی فەرزی نوێژی نیوەڕۆکەین، نوێژی عەسرەکەین لە کاتی خۆیان، نابێ مەنعی بکەی.
خوای تعالی لە قورآنی پیرۆزە فەرمێ و کەسە بینیوە کە نەهیەکە و قەدەغاکە لە ئەو عەبدەی کە نوێژەکە نابێت ئینسان بەڕاستی هەتا پێش وەختیش ئەبێ عەقدێک هەبێ لە بین ئەو دوولایە بۆ مەسەلەی نوێژەکان و مەسەلەی ڕەمەزان و ئەمانە ئەبێ عەقدێک هەبێ. بخس الحقوق من الظواهر المحرمة أن يعقد بعضهم بينه وبين العامل عقدا ويستخدمه من بلده فيترك أهله وعشيرته طلبا للرزق، فإذا حضر العامل حاول رب العمل التخلص من هذا العقد ليجعله أقل مرتبا وأدنى حقوقا، فيضطر هذا العامل المسكين تحت هذا الضغط السيء أن يوقع على عقد ثان وهو مرغم عليه من غير اختيار، وهذا من الظلم العظيم. یەکێک لەو زوڵمە زۆر گەورانە لەو دیاردە ناشرینانە ئەوەیە کە دیاردەکەی ماعز فیلمەکەەوە باسمان کرد کابرا ئەنێرێتە شوێنی مەسەلەن ئینێکە لە وڵاتێکی ترەوە دێ بۆ ئێرە بۆ ئیشێکی ئەو بە عەقدێک یانی کە دێ ئەم دەسەکە بە فرتوفیان ناچاری کابراکە کە قەزا هاتووە کابرا خەساری کردووە مەسروفێکی کردووە تا گەیشتۆتە ئەوێ یواش عەقد هینەکەی پێدا بەزێنێ عەقدەکە بۆ نمونە بدایناوە مانگی 1000 ریالی پێ بدە تۆ بە ڕیال باسیکەن چونکە ئەم زوڵمە لە سعودیە کراوە ینی لای خۆشمان هەیە 1000 ریال بە مانگانە بەڵام لەوەدایە بەزێنێ واش هاتەوای پێکە ناچارێکەوە 500 جاری وایە و 250 جاری وایە ناچارێکە بەس وەنانەسکێ بۆ ئەوەی بەس کابرا وەکو چۆن بڵێ چییە زەبوو نەبێ کەسە یان لەوانەیە لەو وڵاتە مافیا هینێک نەبێت یعنی دەستگایەک نەبێ حەقی ئەوانە بسێنێت بەڕاستی. سابعا للعامل الحق في الراحة، فلا يجوز لصاحب العمل إرهاقه والإشقاق عليه. قال شعيب لموسى عليه السلام حين أراد أن يعمل له في ماله: وما أريد أن أشق عليك. وقال صلى الله عليه وسلم: ولا تكلفوهم ما يغلبهم، فإن كلفتموهم فأعينوهم. نابي خاوني إيشكا للعامل الحق في الراحة كحج راحة وإسراحتي با كريكارك أبدا نابيتنا هيويست إسراحت بفي أو عقد كبير بين مجال إسراحتي تابي نابيت واي بيبكا فقيرة ما ويكي كم كابرات يابتشي بشتي بشكينيت شعيب بموسى يود عليهما السلام كاتك عقدي كان كل سر شوانيك فرموي: ما أريد أن أشق عليك، من نام بارد لسر قرسكم يعني خواني إيش نابي بارد لسر كريكار قرسكا يعني نيلة إسراحتك. وفي غمري خوش صلى الله عليه وسلم فرمي باري كان بسلامة كنتوانن هاليقرن أجريش داتان خوتان يارمتيان بدن بو إبارك هالقرن بالي. ثامنا حق الضمان. التكافل الاجتماعي في الإسلام يكفل للمواطن عند عجزه أو مرضه نصيبا من بيت مال المسلمين، ففي الصحيحين عن أبي هريرة رضي الله عنه قال: ما من مؤمن إلا وأنا أولى به في الدنيا والآخرة، اقرأوا إن شئتم: النبي أولى بالمؤمنين من أنفسهم، فأيما مؤمن مات وترك مالا فليرثه عصبته من كانوا، ومن ترك دينا أو ضياعا فليأتني فأنا مولاه. والمقصود هنا بيت المال المسلمين أو ما يقوم مقامه. براينا حقي زمان كفالة كردن طبعا أم حقي تكافلي اجتماعية كفالتي كوملايتي لإسلام من واتا صورة كم يكم قانون لقانون إسلام أم كفالة اجتماعية بيابو كفي غمري خواه صلى الله عليه وسلم فرمووی بۆ ئەو کرێکارانەیە کە نەخۆشی دێتە سەریانە پەکیانەکەوێت لە ئیشکردن پێویستە لەسەر بەیتولمالی مسلمانان ئەم حەقیان بۆ دابینکە کە ئێستا لای خۆمان بۆ فەرمانبەران هەیە کە پێوتری حەقی یعنی تەقاعود خانە نشینی لە هەندێک لە وڵاتانە بە هەموو کەس ئەدرێ ئەو حەقە لە هەندێک وڵاتانە هەموو کەسێکی پەککەوتوو هەموو کەسێکی نەخۆش مافی هەیە ڕاتبێکی بۆ بڕاوەتەوە لەلایەن دەوڵەتەوە. طبعا یەکەم جار لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم ئەبو هورەیرە گەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت هیچ مسلمانێک نییە ئیلا من ئەولاترم بە ئەو مسلمانە لە دنیا و لە ئاخرەتە لە هەموو کەسێتر ئەولاترم بۆی. النبي أولى بالمؤمنين من أنفسهم لخودي خوشيان أولاتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیان هەر مسلمانێک ئەگەر مرد
و شتێکی جێڵا بوو ئەوە وەرەسەکەی بابی بن. بەڵام ئەگەر هەر مسلمانە مرد و قەرزاری لەسەری بوو شتێک کەوتووە سەریا ئەوە من ئەولاترم، دەوڵەت ئەبێ ئەوەی بۆ جێبەجێ بکە. سبحان الله. ئەمە زۆر گرنگە برایە. والله ئەم حەدیثانە زۆر گرنگە باس بکە. بەڵام بەداخەوە مسلمانان ئەمڕۆ غافڵن بەڕاستی لەم شتە گرنگانە، لەم مافی ئینسانی، ئەمانە هەمووی مافی مرۆڤن لە ئیسلامە. بۆ باس ناکرێ؟ بۆ مسلمانان هەڵکیانەتە بڕێ مەسائیلەوە خۆیان مەشغول کردەوە بەهۆی ملحیدەکانەوە، مەشغولی بڕێ مەسائیل بوون ڕاستی هەتا قیامەت لەسەری قسە بکەی ناتوانانی تۆ قەناعەت بە کۆمەڵێکی ناحەز بکەی. بەڵام ئەم حەدیثانە بخەنە بەر چاوی خەڵک کە ئەمە لەکوێی دنیای شتیوا بۆ لە زمانی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. لەو زمانە حکومەت طبعا ما پێغەمبەر لێرە مەبەستی حکومەتە، هەتا ئیمامی عومەر دوایی هەرەمەی جێبەجێ کرد. ها کابرایەکی مەسیحی یا مەسیحیە وازانم کابرا خەڵکی سوالکردنە ئیمامی عومەر فەرمێ ئەوە بۆ سوالەکەی ئەڵێ وەڵای هیچم نییە ئەمانە ئەفەرمێ تا هاتبوو ئێمە زەریبەمان لێ وەرەگرتی ئێستا کەنیتە دەستمانەوەکەی تۆ سوالکەی تۆ ئەبێ لە دەوڵەتی ئیسلامە ڕاتبت هەبێ. زۆر مهمە. هێزە ئەوروپامە تەطبیقەکە، مسلمانان لێ غائب بن. یعنی ئەم بابەتانە زۆر گرنگە برە عزیزەکانم، زۆر گرنگە. حەقی تەکافلی ئیجتیماعی هەر کەسێک نەیتوانی ئیشکا مدەتێک لە مدەتەکان پێویستە چی بکرێ؟ پێویستە ئەو حەقی بۆ جێبەجێ بکرێ. حقوق صاحب العمل. أولا خاوەن کار. أولا عدم الإهمال والشعور بالمسؤولية تجاه العمل. نابێ إنسانی مسلمان کاتێک کار بۆ کەسێکەکە ئیهمالی تیا بکە و هەستی مەسئولیەتی نەبێ بەڕاستی. فلا يهمل عمله ولا يقصر ولا يغش، فقد قال صلى الله عليه وسلم: والخادم في مال سيده راع وهو مسؤول عن رعيته. نابێ ئینسان ئیهمالی بکە لە ئیشی خاوەن ئیشە، نابێ مقصر بێ، نابێ غەش بکە. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم خادم يعني کرێکار لە ماڵی خاوەنە ئیشەکەیە، ماڵی خاوەنەکەیە ڕاعیە شوانە، يعني تۆ ئەرکە مەسئولیەتە لە ژێر دەستە وهو مسؤول عن رعيته، بەرپرسە لەبارەی ئەو شتەوە کە لە ژێر دەستایەتی بەڕاستی. نابێ خیانەتی تیا بکەی. مەیکە کاکە مەیک، ئەڵێ ئاخر مامۆستا موچەکەی کەمە، ئێ کاکە مەیکە، کەس داوای لە تۆ نەکردۆ بیکەی، موچەکەی کەمە تۆ فێڵ مەکە، خەڵکێکی ترێ مەمنونە بۆ موچەیە بیکە. ثانيا الأمانة والإخلاص، فالغش ليس من صفات المؤمنين. قال النبي صلى الله عليه وسلم: من غش فليس منا، رواه مسلم. ومن الخيانة وعدم الأمانة أخذ الرشوة وتضييع الأوقات. قال الله تعالى: يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. دەستپاکی و دڵسۆزی. نابێ مسلمان غەش بکە. غەش لە صفاتی ئیمانداران نییە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەسێک غەش کە لە ئێمە نییە. خیانەت و یعنی ناپاکی و یعنی یەکێک لە جۆرەکانی خیانەت ئەوەیە کە تۆ ڕشوە وەرگری. ڕشوە یعنی بەرتیل و کات بکوژی. براینە من خۆم بینیمە خەڵک ئیشی بۆ من کردووە لە مزگەوتە، یعنی کرێکارم گرتووە لە مزگەوتە ئیشی کردووە. تەسەورەکەن طبعا بۆ بەڕۆژانە بووە ئیشەکە، تەسەورەکەن تا ئەوەندەی مراقبەیانم کردە لەلایەنە بۆمە ئیشیان بە جوانی کردووە. دوایی ڕۆیشتمەتە سەربان مەسەن لێ ئەوە نەیانزانی، کاتە کامیرەوەک ئێستا نەبوو، کەڵ نەیانزانی کامیرە هەیە، لە کامیرەکانەوە تەماشامە کرد ئاوایەکیانە کرد دەست دانیشت دەستیانە کردە مەتەقیا تا من هاتمەوە. ئێمە کۆمەلگایەکی وامان هەیە بۆ یاوان بەسەر هات، يعني إلا أبي كسب من سريان أوبي. سبحان الله. لما زجوتها لماري خوايا بكري لماري خوايا إيش شكيتو آواه مالي تياكي زور خطرة بويا خواي تعالى فرمي خيانة لخوا ولا بيغمري خوا مكان خيانة لو أمانات أنا مكان كلا جير دستانايا وإيش يزانم. ثالثا الطاعة، يرى كردني خاون إيش، فيجب على العامل أن يطيع رؤساءه في العمل في غير معصية وأن يلتزم بقوانين العمل، فإن هذا ما وقع عليه العقد وهو الذي يحقق المصلحة المرجوة. يعني يرى لي كردني خاون إيش كان أو كسي أو دايناوة أخذ برا تخد طبعا لا غير معصيتها ماسي معصيتنا تخد عقدك لقلا توقيع كردوك تو أوا بالتزام بقانون كان بيا ساكانك والله نايكي تو جوي نادتي أو تيتي أو بوبك نايكي باور كان براينا
ئەوە زوڵمێکی زۆر گەورەیە کە کەسێ متمانەی بە تۆ کرد خیانەتی لێ بکەیت، خیانەت لە ئیشەکە. ئیسە مهندس وا هەیە قەت بێ خیانەتەکە. حکومت دایناوە ئەم ڕێگایە بەو کوالێتە بۆ کوالێتیە دروست بکرێ، سەیرەکە خیانەتەکە لەگەڵ کۆمپانیاکەیان ڕێکەکەوێ و بە شێوەیەکی ترەکرێ و تشتێ پارەدەن بە ئەمە و تەواو. لەوەدا من لە کەلارە لە منتقەیەکەیە لە کەلار دەرەشی بۆ کفی پێوترێ سەرقەڵا ناحەیەکە شوێنێک کرا یعنی قیر کرا لە ناو سەرقەڵایە پردێک و بەناوی سەرقەڵای یعنی تێپەڕێ زۆربەی خەڵکی گەرمیان ئەزانن من باسی کوێەکەم. ئەو پردە لەلایەنی دووسێ کەسەوە گیرا کە قیرتاو بکرێت، تقریبا کیلۆمترێ بوو قیرتاوەکە. قیرتاوەکە ئێوارە تەواو بوو، باران یەکرەیدا بە بەیانیە بەکەلکیوە ناها سیارە پێیا تێپڕ بێ. بارانێکی ئاسایی هیچ و سێم غەشەکە سێم فێڵەکە قیرێ بکەی بەرگە یەک باران نەگری. ئەمە شتێکی زۆر سەیرە زۆر. رابعا التعفف من استغلال الوظيفة، ويدخل في ذلك ما يعرف بهدايا العمال وحكمه حكم الغلول. قال الرسول صلى الله عليه وسلم: من استعملناه على عمل فرزقناه رزقا فما أخذ بعد ذلك فهو غلول. خود بپارێزی لە ئستغلالکردنی وەزیفەکەت. تۆ وەزیفەیەکت بەدەستەوەیە، خەڵک هەدیەت بۆ تێرێت و ئەمانە طبعا هەدیە کە ئەیهێنێ لەوەدا بۆ چاوپۆشیکردنە لە بڕێ مەسائل هەروایە. طبعا ئەوە ڕاتە بابی دزیەوە، ڕاتە حکمی غلول. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کەسێ لەسەر کارێک دامان مەزان و موچەیەکمان بۆی دابین کرد نابێ غەیری ئەو موچەیە هەدیە لە کەس وەرگرێگی ناغلولە. وهم حديث هدايا العمال إيش معناه مكو تعيد درسكمانا ما وصيان. هدايا العمال في الصحيحين عن أبي حميد الساعدي رضي الله عنه قال: استعمل النبي صلى الله عليه وسلم رجلا من بني أسد يقال له ابن اللتبية على الصدقة، فلما قدم قال: هذا لكم وهذا أهدي لي. فقام رسول الله صلى الله عليه وسلم على المنبر فحمد الله وأثنى عليه وقال: ما بال عامل أبعثه فيقول هذا لكم وهذا أهدي لي، أفلا قعد في بيت أبيه أو في بيت أمه حتى ينظر أيهدى إليه أم لا؟ والذي نفس محمد بيده لا ينال أحد منكم منها شيئا إلا جاء به يوم القيامة يحمله على عنقه بعير له رغاء أو بقرة لها خوار أو شاة تيعر، ثم رفع يديه حتى رأينا عفرتي إبطيه ثم قال: اللهم هل بلغت؟ مرتين. لا حديثي في غمرات ولا صحيحين أبي حميد الساعدي أفرمي في غمري خواه صلى الله عليه وسلم كابرايكي دانا لبني أسد لسر صدقة زكاة كوكاتو جاء أم كابرايا رويشت ودعاء وقرايا واوتي في غمري خواه أما أويوا دراوة بيتان يعني صدقة زكاتك أما يشبه هدية دراوة تخوم في غمري خواه صلى الله عليه وسلم شو سر من بر دعاء حمد سناي خواهي پروردگار فرموي أوت شيء من كسر أن يرمبو أوي إيشي كده مسريع يعني وكو وظيفة كده مسريع الراتو عليه أما إنك إيوه أمش بهدية بيم دراوة أي بولا مالي باوكي ولا مالي دايك هدانا نشت تابزانم هدية بيدري أنا أدري بوزاتي نفسي محمدي بدسة صلى الله عليه وسلم هر كسيك ألو إيشبكا إلا يعني هدية بيدري لبر أوا إلا لرجي قيامتها أجر واشتريك بي درابي بي بهدية ببان شاني ويتي أي هنا لرجي قيامتها دني دي هروها أجر مانعيك بي هروها أجر مريكش بي أم جادسي برس كده أبو آسمان حتى وكو بن بالي ذلك وتي غمري خاص الله وسلم فرموي خواهي جان أو من جاياندم والله ما قال هر أوابلي أجينا لم ظروفه براسي خلق ألم فرتو في لعنة زور أكا زور بتايبت لدزقا لا تحد يعمل أخواره لكردستاني خو معنا كمان بلام عمل آستي بالا لكردستان أم دزيانة زوره أم خيانة أنا زور لا آست بالا كان بلام الأخوار لما تقي خوار حر لخوار وجنيا وحتاسر حر لخوار وجني وحتاسر الروي بتشكتين إيش كيل دائريك لا يبارديك بأشكره لا حول ولا قوة إلا بالله وصلى الله وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.